ژیانم بۆ خۆت لێم دوورخستەوە خیانەتت کرد ڕۆشتی مەهانە دۆزیەوە لەگەڵ کامە نامەردا هەڵقا گۆڕیتەوە من لە دووری دوێران بووم بە گریان و شینەوە بەزیەک وێنەم لەلا بوو دایکم لێی سڕیمەوە دەیزانی زۆر دەگیریم دانیشم بە دیاریەوە ئەو ڕۆژەم لەبەر چاوە بە ناچاری دێیەوە بەڵام ئەو کات ناتبورم هەرچەند بپاڕێیەوە خوایە لاهی دڵم لە ژیان نەحەسیەیەوە خوایە لاهی دڵم لە ژیان نەحەسیەیەوە بۆ کاگاسۆی بروسکە ئێمە براین پێکەوە سەرباز کاکە دەدوێنم ئەمڕۆکانە فولجەوە بۆ محەممەد بابانیە دەیڵێم و دەیڵێمەوە زانە قژول دەدوێنم ئەو بۆ بەندە پێشڕەوە یادی حەیدەر ستایل یادی لێ دەکەمەوە بۆ کاک حەیدەر ستایل یادی لێ دەکەمەوە بەرزان و ڕێبوار لێدەن ئەمنش ژۆبتان دەمەوە بەرزان و ڕێبوار لێدەن منش ژۆبتان دەمەوە ئێستاش دڵم تەنیایە چۆن بڕوا بەدڵ بێنم کە تۆم لە ژیان نەمایە دەمەوێ لە بیرت کەم دڵم تۆی پێ دەرنایە دەڵێم ناوت نایێنم کەچی لە خەیاڵمایە هیچ کات لێم ون نابی وێنت لە چاومدایە هیچ کاتێ لێم ون نابی وێنت لە چاومدایە هەمووی یادگاری تۆیە دەڕوان مەر جێگایە خۆزگاوەی باسیەکەم بێوەفا جۆل لێ بوایە خۆزگاوەی باسیەکەم بێوەفا جۆل لێ بوایە بۆ تیپی بروسکە چەند یاری زانیتیایە لە خزمەتیان داما کەس دەرەقەتیان نایە کاگاسۆ ڕایێنەرە سەرکەوتوو بێ خودایە سەرباز کاکە دەدوێنم بۆ من پشت و پەنایە بۆ محەممەد بابانیە بێگەڵ کاکە زانایە بۆ محەممەد بابانیە لەگەڵ کاکە زانایە یادی حەیدەر ستایل ئەو قژمی داهێنایە یادی حەیدەر ستایل ئەو قژمی داهێنایە ئەترسم وەکو کابرا سفری بکە لە دوایە سفری بکە لە دوایە ڕۆژت بشکێنە چۆن دڵی منش شکان ئاواش ڕۆژت بشکێنە خواقەت لێت قبول ناکە خۆشت ماخەڵەتێنە خواقەت لێت قبول ناکە خۆشت ماخەڵەتێنە نازانی چەند دڵتەنگوم وتە دوازم لێ بێنە چەندم پێوتی مەڕۆ بەندی دڵم مەبسێنە زۆر متمانم پێکردی دەموت خاوەن بەڵێنە زۆر متمانم پێکردی دەموت خاوەن بەڵێنە بەس درۆزنی وەکو تۆم نەدیوە لەی شوێنە چۆن توانی دازارم دەی هەناوم هەمووی خوێنە بەو حاڵەوەش خۆشمەوەی دڵم پاک وەگاوێنە بەو حاڵەوەش خۆشمەوەی دڵم پاک وەگاوێنە ڕێبوار گەشتم بۆ لێدا بەرزن شەقەی لێ بێنە ئەمڕۆ خاڵە فارسش هاتووە بەو دووربینە سڵاو لە مامە فارس ئەو جارە تۆ بەمبینە بۆ حەیدەر ستایلە ئەو جارەش ناومێنە بۆ سەرباز کاکە دێڵم گۆران خۆی لە برمێنە بۆ سەرباز کاکەیە یەکەم سەنگەر شکێنە بۆ محەممەد بابانیە دووبارە ناومێنە بۆ کاگاسۆی بروسکە مەردی ڕوکنی بەزێنە لە خزمەت جەنابیدام مەردە و دوژمن بەزێنە ئەوە بۆ تیپی بروسک ئەو جارەش ناومێنە یادی تیپی بروسکە هەمویان کەمەرشکێنە
دەسوڕێتەوە هەموو شەوێ لەگەڵ خەم وەکو مۆم دەتوێتەوە آخر قسەم پێی بڵێن کەس جێیە و ناگرێتەوە آخر قسەم پێی بڵێن کەس جێیە و ناگرێتەوە ئەگەر هەستی بۆم هەبوو با نامە بنێرێتەوە ئەگەر نەیبوو وتینە منش نامەوێتەوە دوعای لێ ناکەم بڵێم مەرێک بێتە ڕێتەوە دوعای لێ ناکەم بڵێم مەرێک بێتە ڕێتەوە بەڵام لاهی عەشقم لە خەم سەر بنێتەوە بەڵام لاهی دڵم بە خەم سەر بنێتەوە بۆ ئاسۆی بروسکە ئێمە براین پێکەوە بۆ کاک سەرباز کاکەیە مەطلەبی گەورەمەوە بۆ محەممەد بابانیە بۆ ئەو کوڕە پێشڕەوە زانە قژلول دەیدوێنم دووبارەی دەکەمەوە خاڵە فارستەوەکە دەست و پەنجەی فتەوە بشی مامۆستا